بن ئەو شێوە ئیدارەدانەی 26 ساڵی ڕابردوو لەم هەرێمەدا سەری بەوە گەیاندوین کە دەبینن کەمینەیەک بوونە ملیار لێر حیزب و خزم بوونە ملیار لێر بانکەکانی ئەوروپایان پڕ کردوون جەزیرەیان کڕیوە گەڕەچیان کڕیوە و تێری گەورە گەورەیان کڕیون لەسەر حسابی ڕەشوڕوتکردنی و خەڵکە ئەو شێوە ئیدارەدانی ئەو دوو حیزبە لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا ئەوەی لێکەوتۆ کە دەبینین ئەو خەڵکە دەبێ وای پێ بگوترێ بۆی چی دیکە گلەی لە مامۆستایان نەکات چی دیکە گلەی لە ئیسلامیان نەکات چی دیکە گلەی لەو خەڵکە مەزڵومە نەکات بابە تۆ بۆ خۆ زوڵم لە خۆت دەکەی بۆ خۆتان واتان کردووە فەرمووی هەڵوێستی خۆتان بگۆڕن ئەگەر نەعافێتان بە 26 ساڵی کەش ڕاکێشن کە پێشمانی ئەم هەرێم بەشی 26 ساڵی کە بکە بەو هەموو زوڵم و گەندەڵیەوە بەڵام دەبێ و خەڵکە بەڕاستی لێ حاڵی بکرێ ئەوەش ئەرچی مامۆستایانی بەڕێزە بۆیان لەبری کۆلەکە بدەن بە کوردی پێیان بڵێن شووتی جوانیان لێ حاڵیکەن نوختیان بۆ بخەنە سەرپیت بۆی کەس نەڵەوڵە حاڵی نەبوو مامۆستا منجی کرد و نەمزانی چی گوت لیان حاڵیکەن کاکە ئەو شێوە ئیدارەدانەی ئەو وڵاتە سەری بێرەگەاندوین دەبێت تەسلیمی دەستی کەسانیش کەی بکەن بە شێوەیەک کە ئیدارەی بدەن علمانیت بە ئێرە گەیاندوون خەڵکی ئیسلامی مسلمان و دیندار و نوێشکەریش تاقیب کردن و دەنەخوا ئەوانی شتان بۆ دەکەن ئەوە علمانیت بە ئێرە گەیاندوون ئەوەی حساب بۆ خوا و بۆ پێغەمبەر و بۆ قیامەت ناکەن سەریان بە ئێرە گەیاندوون دان خەڵکێکی دیکە داخوا ئەوان چی دەکەن ئەوانیش دەبێت تەجروبە بکرێن